پرۆگرامی خۆم و خۆت بە سپۆنسەری کۆمپانیای BGT پێشکەش دەکرێت. سڵاوتان لێ بە خۆشەویستان، بە هیوام زۆر باش بن. هاتین بۆ دهۆکە ڕەنگین، پرۆگرامێکی زۆر تایبەت و فکرەیەکی زۆر باش بە هیوام بەدڵتان بێ. یعنی ڕەزامەندی ئێوە سەرکەوتنی ئێمەیە. اینجا بۆیە بۆ ئەم ڕۆژ بۆ ئەم هەڵقەی پرۆگرامی خۆم و خۆت لە یوتیوب چەناڵی سۆران ئیسماعیل هاتینە دهۆک لەگەڵ خێزانێکی زۆر جوان خنجیلانە، ئەویش ڕەوان مەریەم. زۆر سپاس، گەلە بخێرە. چ حالە؟ والله الحەمدولله. چۆنی؟ والله باش. سڵام بۆ دینیاتەیە گەلەکەو باشە. خۆت دێت ماچ بکەم دێت بێت خۆ فێرکێ ها؟ وسە گەلە باشە. بسڵام خێراتی. زۆر سپاس مەمنون. گەلە خێراتی الحەمدولله مەمنون. چۆنی؟ زۆر سپاس. دەم و چاوت هەز دەکەم، یعنی ترسێکی پێوە دیارە. ئەس نا والله. ناترسی لە هیچ شتێک؟ ما گەرت پرۆگرامێت تا دەترس نابیتن، یعنی ما خلاص پرۆگرام نییە. پرۆگرام نییە ناوێت تاکرێ ئەی بژی. مانە فتنە چی هەست؟ سۆران فتنە. فتنە سۆران فتنە چی ئۆفیشاڵ؟ خۆ ڕەمەزانێ بۆ جۆرەگە فتنا کرد بە دوماهی جۆر و بە جۆرەکە دیگەشتینەیە گەل فتنا لە خزمەتم ساڵە جارێک دێمە خزمەت سەرچاوە ئەما دێم بۆ ئەم فتنەیەک. ئەمانە سەبەب داوەتێتە ئەو ئەمە ینی فتنا نەبیتن ژیان پرێڤانۆ زۆر سپاس مەمنون. ساڵێک دەبێت زاواشتان کردووە؟ نه نیف ساڵە. نیو ساڵە. ئۆکێ. هیچ پلانی بەیبیتان هەیە؟ خودەوە دەستە خودێتە نووسە. ئۆکێ. حەز دەکەی خات و مەریەم یەکەم منداڵتان کچ بیان کوور بێت؟ خودێ چت دەت ئەو؟ ئۆکێ بەڵام وەکو حەزی خۆت مەسەلەن بە خۆت حەزت لە کچەیان کوڕە؟ هەردوو. یعنی جمک بێت. ئینشاڵڵا ئێک زەحمەت بین. ئۆکەی زیاتر ینی پتر منداڵی کچت خۆشتیان کوور؟ خودێ ئەبخۆ من برانە بوون ئەجا کێفۆ من کڕاتێتن یەت بچیک. ئەس حەز کەم کوڕ بیتن ئەنداک جەراس زرەخت کەمەت بژم پا هەگە من دانا کوڕ و کچ هات ئەجا بووم هەردە عادینە کچ بیت کوڕ بیت بەس پتر کوڕ. کوڕیان کچ من فارقەنینە. هیچ فەرق نییە. هیچ فەرق نییە. باش. هیچ ناوێکتان داناوە لە ئێستا مەسەڵەن بڵێگە منداڵمان بوو؟ مە دانای بەسەم نۆ بێژی. تو خۆ دەبێ من بێژە. پۆش پشتی پەرۆر. نه بە جۆم بڵێ. بەس بتە. ددانک چیت مۆیگە. لە سناپی بۆم بنێرە. نوکە؟ نه دێ بتە بێژم. یعنی کاتکە ئەم نەمۆت پرۆگرامیدا. نه باش لێ دوای بۆم. یعنی ناوێکتان داناوە؟ دەی ئینشاءڵڵا لەسەر خێر. باش. پرۆگرامی ئەو جارە تۆزێک جیاوازە. دەمەوێت ڕوبەرووی یەکتان بکەمەوە. باشە چەند پرسیارێکمان داناوە بۆ لە مەسەڵەن پرسیاری تۆیە لە ڕەوانی دەکەین. باشە بزانین جواب دەداتەوە ڕەوانیان نا. ئەگەر جوابی نەداوە چاڵنج هەیە. لەوانەیە چاڵنجەکە قورستر بێ لە پرسیارەکە. اینجاوە دەمێنێت لەسەر ئێوە. ئۆکەی؟ گەشت. ناترسی. نانەوە دووچ. گەلە دێمری مۆ چ لێ. بەس مردنی ئەماوە دێ مردن زەرەرە بەس مردن زەرەرە. گەلە دێ چنینە کە بڵۆ سەڵامەتی دارباز بیتن حتە دمایە پەش دڵێ هاتە ژووری عەمەلیات. باشە. لیدرز فێرس دەمانێت لە خاتیناتە دەست پێ بکەین. ئۆکەی؟ باش. تەواو بچونە ناو جێوی پرۆگرامەکە. ئۆکەی؟ پرسیاری مەریەم بۆ ڕەوان. ئەمە پرسیاری تۆیە. ئۆکەی؟ کامیان هەڵبژێ کامیان بکەمەوە؟ ئەوە. ئۆکەی. تەبعاً پرسیارەکان لە ناو زەرفدان. ئۆکەی؟ ئەو هێشتا ماژی نادیتینە نامزۆین چ پرسیارە نامزۆین چ چاڵنجە نامزۆین دەچکەین. ئەمە پرسیاری مەریەمە بۆ ڕەوان. مەریەم لە ڕەوان دەپرسێ لێرە ئاشکرای بکە کە پێشت درۆیەکت کردو لەگەڵم ئەمڕۆ بڵێ ئەم شتە درۆیە. والله بیرۆم ناوێتە چ دراوێت هەندێت مازن. ماز دراوەتگە؟
نبخده از خود روانه کم نصح أخذ خود هندك جاري بيس هندك بچی کوکی تیم مثلا درو هر درو هنده جارا- درو جلقني لارجو ميكسو يكز لارجو نگه هنده جارا او زیکات نویتن اتمی مشهور حتی ترنگی بشم تو کنگی نمیز به مزیکای نویسیم یعنی او تشیه توست نا ودروني ای وراستي پاس درو مازن ناکم هم چی کرد اوكي برا که ساکه چه چالنجه برا به زحمت تشالنج اه اول بسیار چالنج بخوی با حتی بگه هید ماهی تا چل مروی بید دبي سه دانه سیر به یکو بخوی چه دعوه سه؟ سیر ای بس بو سه سیره ایک أول. بسه سه دانه ایده ایک دبي بسه بخوی جا براستیش بیخوی ای آوه بسر دا کمو دخون یکم جار وەکی همووی حەبە. نا قوددان نییە یان ئەوەی کە ئێستا پێی بڵێ من ساڵێک دەبێ درۆیەکم لەگەڵ کردووی ئێستا کەشفی دەکەم یان ئەوەی کە سێ دانە سیر ناوزانی که سیره ناخودن هەتا یەک هەفتە مەرێم دەچتە ماڵی بابی بۆی بۆنی سیر سکه چون سر جوات خود گرش نوکه منادیتی سیرات خون بس آوه بسر داد که اگه حبات خون نا ئەوە حەب نێوە سیره سیرە حلقی ببی ای که ده حسا خون ها سێ دانێ چاڵنجەکە لە من تێگمەدا سوکانی پرۆگرام لای منە ایمانی سی گله که ایمان دزاکی کتا چه درو کریه بخوا مانه دزانە چه درو دروی نکری نه نزانم از بجمنی نشیده بشم نه پاتو دراز که هرشونی کده فیتا دراز اوکی سێ دانە سیرم حاضر بلا کردەوە وک هاری کاریک هاری کار نییە ناخۆ ئیشی خێرخوازی نییە بلا خیرش دفتر ببوورە وڵا سیر ئیشی خێرخوازی نیە بەخوا بە زیاتر دوا دخون ببوورە داوای لەبوون دەکەم سێ دانە چه هیچ حال مەجای تدانێ ئەوە ئەو جارە بخۆ حاضر پرۆگرامەکە کەم. گەلێک توندە هر سیگا پیک وده خون اما هر سیگا ده پیک هەر سێکە جوان خوارد بە جوانی نەتخوارد بەڕاستی یعنی دێ سێ دانی تر دەخۆی الله و چه بابا تەمام حیاتمون ده بی تاثیر روان سیره اینجا لە پاش ئەوەی کە سێ سیرەکەت خوارد تۆ تا هەفتەیە بچۆ ماڵی بابەت دیالا کابینه یان دەبێت بلا بینێ. یان دەبێت تۆ لەو ژوورە بی ژووری ژمارە 12 لە ژوور تلفن آقوین هەمووی خۆشە مۆهیتۆ ئەمە ترۆپیا یەشەکە لە بەرمەکانی کۆمپانیای بیجیتی یعنی اوه دمروی خلاص کردنش سیره ینی بەزەوەی بخۆی نه پشتی سیره سیره. خون پشتی سیره سیرەکەی خۆت بۆت حاضر دەکەم دیالا ئۆکەی فەرم ئێدە یەک بڵاو. دانە بە دانە دەدەمێ اوه چه یک دان- عذابه وقت خود فەرم یەک سیری هەڵگرە ئۆکی فەرم بخۆ یه ده بلا بس داعیرم ها؟ یعنی اصاب نابێ ببوورە ای دبه بینی تو دبه سگه. خوب لوی نه نه دەی نڵی فستەقی دەخۆ بە جوانی نا بە جوانی قوت نەدا ناکوە نا خدای دید نا قامه که شفی نا دەی گیان ئەو خرمەیەم بەدڵ بوو یا خودێڕەوە من تۆ نەبێت اینا چه ده قارب خودم مجله بکم بێنە ئۆکی بێنە بۆ تەکەمەوە سیری ڕقم دوو زۆر ئیکز لارجە بس اون وقت دب داعیرم اوکی کجا یا بچی ئۆکی جەرگی من ئۆکەی دێ بخۆ دست دبه که بۆتەوە بۆم کردوەوە دبه منطقي دەی ئەوەش بخۆ خۆشە درمان چنین نه دارۆ تو بس تو بچی دفن تو دا ئەوەی بخۆ زوو لە کۆڵکەوە ئەڵێ جبسە دەنگی چوو دیگه بس مون وی وقت از وقتم دم اوکی نه نه ئەوەش بخۆ وای سێ من هذا یک کس از سیراب خود بعد داعیره نه یه نزانیدم خدا یبینه پێ ساڵیشەوە دە سیرم نەخواردو ويب حيوز عمره خو خرين دستير نخورينا دبه سوران دبه خندق ويد لما ئەمە دەڵم ترۆپیا مشتێکی حەل دەکا فەرم غازات و سیر چلا افیجار چه با ئۆکەی نۆرماڵە ئەم شتێک نشتو نه ناچی ناچی بخواه بلوما بينه هسنا منا
حياة السيرو نخورين ڕەوان دێ بۆ تە نامینم سۆران دێت چ لە تەکەر ئەمە بەرگەی نەگرت بەرگەی یەکەم پرسیاری نەگرت چ لە تەوات تەلەفۆن كورونا جارك معدي من دوتشي ما نظام شو الموت كاو أبغى فكر يا فەرم بۆنی سیری لێ نكا فير بتأثيره باش يزجك چاجه فیلم مسیرها با که سودا سیران نخود از درست اویت کشتم نەمگو درۆیەکەی بکە ئەمزانە درۆی کردی برا والله مقود واتم دراونين دو بيجي قهوة دراوبه وەک هم درسه پرسیاری ڕەوان بۆ مەریەم ايه ئۆکەی کام لەو زەرفانە هەڵدەگری تو ايكي جيجر ديورا قوي هم هذي والله نازانم چیە بلا بيتم دەزانم چ نووسێ بەس نازانم کیش پرسیارە بلا بيتم بەختێ خودێ بدي بتشالنجا ولي كم معدم ليك ريش بقدر ڕەوان لە مەریەم دەپرسێ ئەگەر ئێستا پێت بڵم خێزانەکە هەڵدەبژێری یا من چاڵنجی چێە تزاني أبخو مثلا خزانة آن رواني أجر روان وبسيارة ممكن يعني أجر روان بشيت وبسيارة ممكن ده خزانة هالكرب ئێستا ڕەوان و پرسیار أظنم يعني أجر راستي ده أو بسيارة ممكن بشت من آن أزيان خزاناته و زانت از گلک آب خزانه خو وگیره دایما هما ده خزانه هالبجير ئۆکەی ئێستا ڕەوانی هەڵدەبژێری یان خێزان خزانه خێزان خزانه دایکاخو ئەدی ڕەوانە خۆ روان نکاز از بجمع روان چه جوره بسیاره من ناکتن که بجیتن اسیان خزاناته چونکه اوت زانیتن هر اکی حجه کرنا خواه خزان حجه کرنا خواه وی حجه کرنا خواه اوکی نوکا پشیمان نبی لو جواب دانوه نه باش عاجز نبی لو جواب دانوه نه ما باعث زانی تصویر بسیاری جنا کم بس اگر اوکی اگر مریم او پرسیار لبکا بله من هل دجاز وی جواب نده چونکی نه چالنج اگر بو چالنج بله آخه چالنج که اوه یعنی نو که بسیار بو دیو چی که یومن تو کمی حال دبجری نو که بسیار یا بو من لموقعی پرسیارم تو جواب دو تو مریم حال دبجری خزانی خود دیگه بابا خزان اگر او گوت بای روان تو حال دبجرم خزان حال نبجرم تو شو خزانی خود حال دبجر زحمت اوی بگود با اگه خواه گود باشی دست بشم خزان اوکی چونکه ما دیگه باب ما چه حل نچیم جوان دست خوش دست خوش صافی بقود بو اوکی بابچینه لای پرسیاری واضح سیرا مریم بو روان باشه زانین او پرسیاره چیه مریم چه پرسیارێک لە ڕەوان دەکات واه 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 سعات شەشی ئێوارەیە ماڵی دایکاتە خەزووری تۆ باشە تەلەفۆنتان بۆ دەکەن دەبێت بێن بۆ نان خواردن ئۆکەی ڕەوان کامیان هەڵدەبژێری ماڵی دایکی مریم هەڵدەبژێ ماڵی بابی خۆت خودم مالا دیگه مریمه تصاحیش برچه نه که اگه از بشم دیگه من یعنی من میوان که بشم از ناگم یا نزدیک شل میان در کم چنین عادیه بس اگر یاوی بید خو عاجز کرد دیگه خو عاجز کرد هیمونه نه مونه مالا دیگه بیاد و ماله دا نه تو زاین تشتگیدی حقم نه که از بشم دیگه خو از ناهم اصلا عادیه یعنی بشم از ناهم از بشلم دزانیتن بس یاوی ود مرو بچیدم تا يعني خصو دڵی ناسکە خودت با گەلێک زی عاجز بی خصو بۆ دڵیان ناسکە خەسیل ناتوانە چ بکەین باش بگورم پرسیاری ڕەوان بۆ مەریەم دەڵێ ئەگەر بۆ جارێکی دی من زەواج بکەم لەگەڵ کچێک باشە تۆ ئامادەی قبوڵی بکەیت
نه جیاده بیو حل نشنه اوکی يعني بس مقصد صوراني قلتي تحل نشنه يعني چه حناچه نه یعنی هست حزله جنی دوم بینیم نه بس يعني ايوه تا گیف کت برین جنایی که جدا جنا توی يجا ما انا بسيارتها ابو الا شو ليه او برنامج كشفه دي باشي $200 بدبن باشه اگر ما فيها ابو جارة دوی جنه بینه ده قبیل که یا نه اما و جوابایه بس هکی موده چلی که استنا اگر سوران درست يعني به هميتش اگر تشتكي ليكم بو اگر نقصانيك هبو توي دات مال دا بريفا برنه دا خارنه دا و خارنه دا جلكي توي همي تشتوي اگر نقصانيك تدا هبو هنگي شرعي چارت حلال كرين بس اگر چه نبو نه والله يعني نه لا شت كمان خودش اگه نه اي خولي سال هش بسر وكي اقرأيت بدنا هش بسر هاش بسال سر لا لا ايه برسياري مريم بوروا ايه اوكي خوشا برنامج خوشا اره والله خو خوشه تا یازده شو راستی لیدم زاق اثر اللي فيك بسيارة دي دوبرين كي خود چالنجي بيت عادي اوكي مريم برسيار اللي دا كادله اگر منو دايكت باشا پێویستمان بە گورچیلەیەکی تۆ بێ دەیدەی بەکاممان مەریەم یان دایکت چالنج کیشکه که بس بمساعدة چالنجه چالنج ئەوەیە دەبێ هەستێ سەر پێ گۆرانیش بڵێ و داوەتیش بکەیت چه دعوة بابا بابا ايش هنا ده اكيد يناله يا بابا نزا ایدی ها جان ها ورینو سینا چی بید؟ نه هەستێ سەر پێ اینو که اگه استرامتنه با دو حلقه بینه نه. دوابتنه با دو حلقه بینه نه. بس بنا هر دو پیگ و نابێ لەبەرە کۆپیڕایتە از تو بگ بد آده اینو که اگه اوفا با بلا بێکەوە داوە ام دعوتش نظایم بکن نه. بس راه ما از نظانم بۆ بکن نازانین دعوتا خۆت لە ئەمریکا ناتووی خود دعوتا که از نمرو و دعوتا من والله خوده هەر هیچ نازانێ از دعوت خرد تک جەرگی بدم من شتەکەی لە من تێمەگدا هەستە فەرموو سەر پێ یان جواب بدە یان هەستە سەر پێ مردم لەبەر سیری اینو که بسیار بگوره چالنج بگوره ناگۆڕێ کیف آسان آخوان کاریه که ئاسانکاری نییە من بە سۆران عینات ئۆفیشال ناسراوم ئێستاش نەماڵەوە قسەی من یەک قسەیە عیشێ بڵێت ئەو پەرداغی بەرەوێ بە پێ بڵم ئەو پەرداغی بەرەوێ نەی با بخۆم دەیبم نکته تو دل چه دیلو؟ اما ده جواب ده با نه ما صد خوب دفعه از زیاد دلویره که نه دیالا دیالا که نه استرانه دعوت بیش ما زیاد دیگه که نه ها سطرین سترانی داوت کراس رشل بجناتته گلک نیله کراس رشل بجناتته گلک نیله بس ئەوەندە خلاص دەست خۆش وڵا لەبەر بۆنی سیرەکە عفوم بکە ئۆکێ قلت حلناش انكم بس متشكي ئۆکێ ڕەوان بۆ مەریەم حازری ئۆکێ شەڕێکی مەریەم شەڕێکی گەورەمان کردووە خەتای تۆش بوو ئۆکەی دەبێت تەمسیل بکەی ئاشتم بکەیتەوە تەمسیلت باشە چالنج دەکەی لە تێ بزانین چالنجەکە چییە چیه؟ کات نابێت جوابی پرسیار دەیەوە بێژم اه تەلەفۆن بۆ خەسوود دەکەی اه دەڵێی خەزورم زۆر لە تۆ خۆشتر دەوێت ئازز دەبێ ئاز نابی کەیفۆتە صفت مصفت نكده ئەی سۆران خوری سەرتە چتە ئەمە چییە بەختێ خۆت لەسەر سەما خارجیدانێ پێ نەکەنی تەمسیلت زۆر بەقوت دەبێت لەسەر سەما نزيكي مايك الو کەرەمکە حجیا چوانی باشم سپاس سەرچەوە حجیا اما بس بیا بجمعت از 8 سایدایت کمپیوترشته چنینە فەرقەنینە هەی دلێ من چه بیتم چید کم حجیا خداماتم هست ئامنی ڕەحامنی خودت دەپارێزیت ئینشەڵڵا هر ساق به حجیا فقیر سۆران فقیر خەسوو من
خۆشە خەسووە هابێ وەرە تەلەفۆن بۆ خەسووم کەم بڵام خەزورم لە تۆ خۆشەدەیە إن خدا عمري وابو ما دريش كات بخدا جيج كنت بحاش لأنا أعرف والله قالك نخوش وای كيف وياتي موجودة دايكمان دو فقيرة نزیکە لێرە دوای دەچن دەستی ماچ دەکەم باشە پرسیاری مەریەم بۆ ڕەوان بس راون نساق بتو دبا دختوري خود به نوسیره بۆ کەس بە سری نەخۆش بۆ مانا أخو درمانه بچك بس. ناز كو ناز داره یه ناز داره وای 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 نازداریش عکس بۆ تەوە نه نه والله یه ناز داره ما یه ناز دار کری نظر مالمه ئەی نازداری ئەوە چێ تۆ نه نازداری بجاش بلی به مسئله جدا ینی لەناو خێزانی خۆت تۆ زۆر نازداری کادمه کادە یان چی یعنی کادم کلیچه. کلیچه هەی فستە عافیه بەڕەوانی دەڵێ بزانم بەبیرتە یەکەم دیاری کە من بۆ تۆم کڕی چی بوو شما بلوزک بو نا نه بو سێری چاویکە بلوز ئەی ئایفۆن 16 بله شما بلوزک بو خۆدە بێوەفایە نه اوزانی تنتش بیرام چم ساعت بو ئەوە چییە؟ ای کم دیاری تشتک مدا بیده هر چی بیت نه یەکەم دیاری چ بوو تۆ لە بیرتە؟ بابا بلوزک بو نا لەحافە. یەک دقە ڕەوان یەک دقە پلیس تۆ نابێ بڵێ ئەوە بوو ئەوە بوو یەک شت بڵێ و تەواو ئەگەر نا چاڵنج نه نویتا دیاری بله نه دیاریه والله. خدا دیاریه پێت گوت نه پێت نه گوت تشتگوت بس نه نه. دیاری خەڵەت بوو. کەواتە چاڵنجەکەی خۆتان چاڵنجەکەی خۆت بکە قۆپیە کرد پێی گوتیە نگه زنیا چه دام بعضا بتابیشم پاش دی چالنجی که ئۆکەی ربعك بو بس او نه تحسب کنه ربعك پاره ای دیاریه نه بس او وەرە تۆ منەتت بە ڕۆحەنەوێ بە 100 دۆلاریش نییە يلا دي درسته مواطابة لە خزمەت پەیوەندی بە خەسووتەوە بکە بڵە لێم قەوماوە پێویستم بە 2 دەفتەر دۆلارە والله دخلت يوم ما بخبر انت بعد دفتر دو دفتر گلکن ها دو دفتر گلکن وا نووسراوە یعنی اگر راکت یا ئەگەر نادە ئێستا بە کامێرۆ دەچین بە تاکسی ئەگە جوابی نەدا اینو که گوی خوب دام دا بشم پیچه کم دام جارگی من مناقەشە مەکە ایدی بشم دو دفتر نینه نما وجب چی؟ دی بشم بڵە بۆ خەسووی منی مناقەشە بکە بڵە دەبێ بڵە بۆم جێبەجێ بکە بڵە بۆم قەرزکە بڵە من زاوای تۆ وایە دو بکینه کم پاره دو یەک دەفتەر کیفەی برا حقی سجاره هی ناقیسە جا تۆ الو الو دایی که چانی یەک دەفتەر السلام باز چه حالته الحمدلله. سەوت زیاد باشه دایی که بسیاره که رجع اگر هم خوش قیب کرین من محتاجی دفتره که هیویتن دشه بو من پیدا که بس نا ئەس ما دست پیدا میده گمراه نگه یعنی من دای پارتین بس دفتره گاش پارت مکمه تۆ خەسوو بڵە بۆچی خەسوو بجا ماما گوتی ازی بس بود قانون خبن ما ده بشو قد وڵا مەریەم لەگەڵ دایکم نا انا مقلبا نقول متنازلونم مقله باچه بابا گیر برامجی بخواهی بمتن خود تصنف دیتی ندیاره نه اولام ستور ندیدینه خود اما پا مقله بود شولت سورانی نه بجا سورانی دایکا مدگمه شقایه های سیگا محتاج بیاره بخوری نخوره بخ معدتی خودێ دێتا بۆ تاکەڕم خۆدێ تو تازانی چی گفت؟ گوتی دیکا مریم على ساشقاهای ارگاه وان پدوی بمارم بخوی بن بۆتە پاسکی دیکا مالاتا و گلکس باس ام ممنونی رحمت دیکا بابتا يا سرچاو. سلام سودانی بکن سلام وەرستا خدا دەستی ماز دەکەم تو بخیر ئۆکێ دەست خۆش باقی. والله ڕەوزەکی وا وەرگرت بەقەت سەری من مشكلة بروكاش شاريتي بريك فانوي وای لەو پرسیارە ئەگەر ڕەوان بمرێ
ای دوای چەند ساڵ مردنی ئامادەی زەواج بکەیەوە بەس نەبێژە ناکەم ای ناکەم شتی وانە وەڵا ناکەم ڕقەمێک بێژە ڕقەم یانی ڕقەمێک بێژە بۆ مەسەڵ دەڵی 10 ساڵ بۆ دڵی 5 ساڵ بۆ دڵی 15 ساڵ 100 ساڵ 100 ساڵ چی خۆ 100 ساڵ باپیرم 100 ساڵ نەژیاوە ای دەمرم پۆش نا ای 100 ساڵ خۆیش وەختە 100 ساڵ یەک قەرم بژی ئەز ناکەی زۆر زیاد دەژی چاڵم چه بخۆ چێترە ئۆکێ پرسیاری لێ بکە با چاڵنج بکە بزانن جواب باشە ئەگەر ئەسمری تۆ ئامادەی پشتی چەند ساڵ لە دیشیکەی شی ناکەم تۆ بخۆ دێ دێ چاڵنجێ ێ بۆ دەگری ای ناکرین دە بگیری کەکەنی ئەخە مرد نه ئیشەڵای 1000 ساڵی بیتم ئینشاءڵڵا ئەمە درێژ ئەمرم نیش بتە بیت ئەمری تۆش بۆم ئەی بوو دێ تۆ ڕاستێ چاڵنج دەکەی ئا چاڵنج دەکەم وەک ئێ تەبعاً خۆشەویستە ڕقش ینی پێی خۆشە ڕەوان چوارژنی بێنێ بەس ماست و پەنیر و قەیماغ و سپیاتی نەخۆ خۆ برنج و سپی نەخۆت ئۆکی تەواویک چە؟ نانە نەتەوە یەک دەقە سەلام عەلەیکم تەواو گەلەکە ڕاوە لەمە مونەرمتر تۆ سێ دانە سیرت خوارد ئۆکەی فەرموو تەواویک ئەمە دوایکی من لێ هێتم چی لێدێ چ نییە؟ دەواسەیە خرتێکی بخۆت زیبکە بلاس بەس ئێکی پێش بە بخۆم بەس بچێش بە یەک دەقە نابێ بۆ بورە گۆرە مۆدە بۆچی بشینی کە خەستاڕە چەند لێ بۆچی بسم الله یەکەم جارە ئەو ماستیەوەیە مێ دێ بخۆ ئەمە سەریعکە بخۆدەی دەخرێ خۆی چه حال ناچنەفی یەکەم جارە دوای چەند ساڵە ماستت نەخواردەوە چەند ساڵە نەخۆریە حتا نوکە خۆش نیە ماست چەند سپین جوانە ئەی هاوار معدەم گەلێکی تێشی بڵێت تۆمە حیوانیۆ لێدن حیوانی گچکەیان مەڕ یان ئێدی نەبێن کە مۆتە ببێن کێ نازانم نەڵێ بۆنی ئەوەیە چەند ساڵ دێ ماستی نەخۆن ئەنزۆم ناخۆتە نەما بەس ناخۆم نە چەند ساڵ دەبێت ئەمە ئەس 7 ساڵ بووم ئاخر مەخۆری وەل چەندێ خۆشە نوکە چەندی 27 دەبمە 27 دە ئیشاڵڵا عەمر درێژ یاسلی 20 ساڵە ماستت نەخواردەوە بەجە دلێ مڕات ماستی حیوانی ها مردم لەگە بۆنی سیری براڤۆ ئۆک کۆتا پرسیار ئەو بوو خیار ماست تشەگەر خۆم تۆمۆسیرێ بچیت ئەس دیم ڕاست دەگە فەقیرە لەناو مێشکی مندا دەیە مێشکی ویشتێ ئێستا مەعایدێ دەڵێ مەلەنجێ لەشمە خڕێ گرت خڕێ بۆ بەچە هەگەف تڕۆپیە نابن هەگەف تڕۆپیە نابن چل سیرێگەیان هەبەن دوو بەخۆرن نوکە دەبا هەر سێکمان چوبینە خەستێ ئۆکەی چ پرسیارێک هەیە لەناو مێشکی تۆ حەز دەکەی لە ڕەوان بکەی چاڵنجەکەش بەم بسپێرە ئەگەر مەسەلەن ئەف مەسەلە چێنە بە زەواجەمە و تو چی بۆ خارج وەکی وێ فترە چونکی فترەکە وە گوت دەچینە خارج و دەیکۆ من گوتی ئەستانۆ دەمەیەکی خارج بیتن جوان وێجا تو چی بۆی دۆ چکەی بەرە منە نەچوم ئەگەر تو چ بۆی ئەگەر چووە ئێ پاشێنکی چێ نات بۆ ناتوە ڕاست خودێ زۆن وێجا دەبکی بیت وانە ئێ چێ نەبوو ئەرێ ئێ دروستە چێ نەبوو یانی ئەگەر چ بۆم یعنی هەفشولا چێ نەبوو ڕسەقنینا برۆ چت دەکرد لەوێ چت دەکرد ئەگەر چوبی دە بخۆژیم دوزانام دەژی قابلە نامری بەلکیم بخۆشنی ناباشول کرد بۆ دەرکات بۆم هات بۆم چ بۆم یعنی مەسەلەن بۆ هەر وەختێ ژنێ یعنی هادی ئەگەر
از چمون پدوا کم یعنی اول رسق نبود چه نبود برگ بنات من ددینات شتاق هیچ رومانسینی اما من نگوتت از دروانا کم ما بود دروا کم راز دکه و جوه ناتوانین درۆ بکەم کوڕەکە ڕاستگوێ پرسیارەکەی لە مێشکی تۆ حەز دەکەی ڕاستەکەی ئەوە بێنەکە سزرۆ خۆت کەم خۆ پرسیارێک نییە جاکەتە پرسیارەکە بیتۆری من ناتوانم هیچ پرسیارێکت بۆ دابنێ هیچ پێت بڵێم مەریەم ڕەوان دەڵێ ئەگەر ئێستا پێت بڵێم 5 مانگە لەگەڵ ئافرەتێک عیلاقەم هەیە پەیوەندیم هەیە دێ تۆ چکەی پێنج چاویکەلاکەنیشی بخۆدە چ بکەین قسەی مەکە نێوەمە هەیڤۆ پێنجێتە ئەس خواستم ئەگەڤە و پێنج چاویانیت ڤیۆژنۆتە بیت بەس عیلاقی خۆشەویستی عەشق و غەرامیات دێ گوستی لەوی دەمەوێ دەچم ئۆکێ ئەو پرسیاری لێ بکە و ئەنگوستیلەکەی بدەی و بڕۆ فەرم نێ نامانێ چ نابە ئۆکێ حیاتم پرسیارەکەی لێ بکە دینوکەویتە محکەمە دەبێرە تەلاقۆژی دەن حەدم نییە ئیشەڵڵا کەس ژیان نابێتەوە ژیانی هەموو کەس لە ژیانی ئێمە خۆشتر بێ پرسیارەکەی لێ بکە بزانم ڕیاکشنی ئەو چییە ئەمانێ تەجۆبدە منە نا پرسیاری لێ بکە من مەوزوعەکەم تێگەیاندی بۆ شاگەر بژمەتە پێنج چەیڤە مەعەڵەقات گەل کچکێکی هەن تێ ڕیاکشنەوە چ بیتن دە چ بێژی بێژمەدە تو بخێرە سەڵامەت و گوستی لە دەش بتە هەمۆزە پا حەلەکی بە هێر بە بێژێمە خەڵناڵی تێرە عەمر بن ئیشەڵڵا پێکڤە پیر ببن بژمانگۆ بژمانگو پێکڤە پیر ببن نەبێژە خەلەکەی نۆچێ بیتن نماگەتەوە کرد پشتینگی پێ ناوێتە بژمەدە غەلگی موێی گۆڤێوەش خۆ نابیتم پێنج چەیڤۆ نگامی مرۆڤ خەرەتیاتکەن بێت کەسێک هەبیتن یعنی ڕێکۆ ڕۆست نیشۆ بدە بشتە خەلەت یا پێنج چایڤە چ کەس نامە ڕێکۆ ڕۆست نیشۆتە بدەن ئێمەنیشنیگە تو پێ حەسیوە دزیکیڤە بوو دزیکیڤە بوو کەس نەبوو کی دەمۆی خۆتمە کەس بلیتە مەریەم کوتم زەواج لەگەڵ مەکە ئەو کوڕە باش نییە ئەوە ڕۆژەکەیە خۆی دچکەی چ ناکەم تۆ نیشۆم نەدەبێژ ئەمە خەلەتە نزانم چ ئەگەر تاکرد بیتن مۆدەبوو نیشۆ دەدەن خۆدێ مەپارێزی شڵات جوانمانێت پێنج چەیڤە گەل چکچکە باخن تو بە دەست بەڵە خۆشەویستانەوە گەڕاوە چاوە بوو خوش بوو باس مۆستە نەخۆش بوو خلاص ڕاستی خوش بوو بەس سیرەت ناتخۆش بوو ئەی ترۆپیا ترۆپیا ئەگەر ترۆپیا نەبە خودی زۆندۆن و گەلکیش خەستێ بم برا هەوێت خلاص کردم سەکی هەبەیەکمە باخە ئەوە دوێ ژین دەدی خلاص بیتن کۆکیش کۆدی تۆزێک ڕۆمانسی ببووی بکەوە ترۆپیا دەوێ باخۆی زۆر سپاس خۆشەویستان سپاس فەرم شتێکی دی بێژم ڕاستە دۆزانی سۆڕان بێجۆسرا خۆ بکات پرۆگرامی دادی چەند ڤیدیۆ سۆدەتە بەرێک و چەند مشکیلات چێکەدەن مشکلە نییە ئێستا سەیریکە من حەزکەم تۆ بۆم نە مەسەڵەن پرۆگرامێک چێکی من بە میوانی تۆ دێ چکەی بکە یعنی ئەمە تۆ ئازادی چ بکە بکە تۆ ئازادی ئۆکەی یش خۆ پشت ڕاستە تەواو دیاڵە ماقۆلە بڵە ئاس حەقم برا دەست خۆش من لە خزمەت زۆر سپاس بۆ مەریەم بۆ ڕەوان کە بەس داقیت شەی تۆخدە ئەوێ بۆ دینی بێژە ئەوێ بۆ دینی بێژە ینی وێ وەختنەوە دمایی کە بۆ دینی بێژە gelek spas بۆ مەریەم و ڕەوان بۆ وان خەلەکە بۆ وان ئەلقاکە گەلمە چێکردن خودێ ئەم لە ئەربیلێ هاتینە دۆ کە 100,000 بنزین سەرف کرد گەلا خەیراتە gelek سپاس مەمنون حەقی پۆنزینێ بدەین نەوەڵا بەس حەقی فراوین فراوین چ حەزت کردیە خودی من حاضر نەگیریە ئەی بەختی خودێ بچینە سیکێ ناناچین ها شیڤە سوابەت بکەین ناناشی بێدە پێک باخۆ زۆر سپاس بۆ ئێوە
سوپاس بۆ کۆمپانیا بیجیتی کە سپۆنسەری پرۆگرامی خۆم و خۆتە بەرهەمەکانی بەرهەمیان ماشەڵڵا زۆرە ماوەدیان زۆرە اینجا ئەمڕۆ ترۆپیامان داناوە تەبعاً بە نۆتان بەردەستە لە سەرجەم مارکێتەکان ڕەوان دوو دانەی خواردەوە یەکی ژەوە مەریەم دەخواتەوە تەواوی دەکا ئەوانەشیان بۆ دادنێن بۆی پێشوازی لە میوانەکانیان بکەن بەهیوام ئێوەش تاقی بکەنەوە زۆر خۆشە شەربەتیشی گازی زۆر زۆر بەتامە ئیتر واز لە هەموو خواردنەوە گازەکانی تر دێنن زۆر سپاس بۆ بیژیتی کوردستان هەر ئاوەدان سڵاو ڕێز بۆ دەوەکە ڕەنگین خودێت تێ حەش هەواکە خاتراوە پرۆگرامی خۆم و خۆت بە سپۆنسەری کۆمپانیای بیجیتی پێشکەش کرا.